وهندێک جار هەندێک وێنەی ئەنسار و جوندول ئیسلام ئەوانە پێشان دەدرێت لەگەڵ هەندێک قسەی خەڵکێکی ئێمە ئاوێتە دەکرێت کە بەڕاستی ئەوە شتێکی ناشیرینە شتێکی بێجێیە ئێمە مێژووی ئێمە بە تایبەتی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی مێژوەکەمان دیارە ئەدەبیاتمان فیکرمان با ئەگەر کەسێ نازانێ ئێمە دەمانێت چی بکەین با تەماشای کتێبی چەند مەسەلێکی باوی سەردەم کات چەند تەماشای کتێبی چەند بابەتی سیاسی هاوسەرخ کات تەماشای کتێبی تەوژمی ئیسلامی و ئەڵمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانیان بکە ئەدەبیاتی ئێمە فیکری ئێمە بەرنامەی ئێمە زۆر ڕوونە پاشان ئیشکالێکی دیکە لەو بارەوە باز دەکرێت کە ئایا ئەوانە لەگەڵ دموکراسیدا چۆن مامەڵە دەکەن من دەڵێم کرۆشی دموکراسی بریتێ لە ئەوە کە دەسەڵات بەدەست خەڵکەوە بێ هەموو خیتاباتی قورئان يا أيها الناس يا بني آدم يا أيها الإنسان أو لقناغي مكة لقناغي مدينة يا أيها الذين آمنوا خطابات القرآن رو لخلقه رو لكم الجاية كواتا إيه موكو إسلامي دلين دا صلاة بدس خلقكم الجاوة به و سيادة هي خلقه سروري هي خلقه بلان ديارة خلقيش واتخلقي مسلمان دبي شريعة كاتا سيبري خوي باشان دستاو دست بيكردي دا صلاة أو زادە و دەرهاویشتەی گەڕانەوەی جێڕانەوەی دەسەڵاتە بۆ خەڵک و پاشان مەسەلەی دابیرکردنی ئازادی و مافەکان ئەوە لە بەڵگە نەویستەکانی شەریعەتی ئیسلامیە بۆیە هیچ کەس با لەو بارەوە مزایەدە بەسەر ئێمە نەکاو بۆ چاواشەکردنی خەڵک ئەو شتانە نەوەڕوژێنێ ئێمە وەکو خەڵک تەوژمی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا بە بەرنامەمان زۆر ڕۆشنە کە بریتێ لە بەشداریکردنی خەڵک و میلەتی خۆمان ئەزمموی سیاسی خۆمان و لە هەموو قۆناغەکانیشدا پەرێز و هەڵوێستمان دیار بوو بێمە سەر تەوەرەی دووەم کە ئەوەی باسم کرد زەمینە خۆشکردن بۆ ئەم تەوەرەی دووەمە چۆنێتی چارەسەر من چارەسەری ئەم قەیرانی کە تێکەوتوین لەوەدا دەبینم کە پێش هەنگاو بندرێن هەنگاوی یەکەم دەرکردنی واقعەکە وەکو خۆی چونکە دەگوترێ الحكم على شيء فرع عن تصوره حکمدان بەسەر شتێکدا لقێکە لە وێناکردن و تەسەوورکردنی ئەو شتە ئەگەر ئینسان بە شێوەیەکی ڕاست و دروست واقعەیەک نەناسێ ناتوانێ مامەڵەیەکی ڕاست و دروستیشی لەگەڵدا بکە کورتەی ئەم واقع و ئەم قەیرانەش ئەوەیە کە خەڵک لە ستەم و لە گەندەڵی و لە بێعەدالەتی تۆڕە و بێزارە ئیدی پێویست ناکە تەفسیری دیکەی بۆ بکەین پاشان ئەمە دەشزانین کە پارتی و یەکێتیش خەڵک و جەماوەری خۆیانیان هەیە بەڵام دەبێ پارتی و یەکێتی زۆر چاکزانن خەڵک و جەماوەری خۆشیان دوو بەشە بەشێکی ئەوە وەکو ئەو خەڵکەی دیکە بێزار و تووڕەیە بەشێکیشی ڕەنگە مستەفید بێ بەهرەمەند بێ لەو دەسەڵات و لەو وەزعەتەکە هەیە کەواتە بە زۆر دڵیان بەوە خۆش نەبێ ئەمەش دەزانی خەڵکو و کۆمەلگا و بەشێک لە جەماوەر لەگەڵ ئەواندا هەیە بەڵام خەڵکێک کە بێزار و تووڕەیە لەبەر ئەوە کە زەرەرمەندە لەم واقعە بەڕاستی جایە لە خەڵکێک کە یان بێدەنگە یا بەهرەمەندە کەواتە واقعەکە پێویستە خۆی دەرەکەینەوە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم یەکدی خوێندنەوە بە شێوەیەکی ڕاست و دروست هەم ئۆپۆزیسیۆن پێویستە هەردوو حیزبی حکمڕانەوە خۆیان بخوێنێتەوە ئێمە نەڵێن پارتیوێکێتی بریتین لە تۆپەڵێک سەلبیات و کەم و کوڕی پارتیوێکێتی دوو حیزبی خەباتجێڕن دوو حیزبی خاوەن مێژوون قوربانی دانی زۆریان بووە خەباتی زۆریان بووە و خەڵک و جەماوەری خۆشیانیان هەیە دەوری خۆشیانیان بینیوە ئۆپۆزیسیۆن پێویستە بە چاوی بە ئینساف و تەماشای هەردوو حیزبی حکمڕان کە و ئەوانیش پێویستە دیسان بە شێوەیەکی واقعیانە بۆ ئۆپۆزیسیۆن بڕوان یەکەم ئۆپۆزیسیۆن تا ئێستا دروشمی چاکسازی هەڵگرتووە نەک ڕووخاندن ئێمە دەڵێن ئیسلاح ناڵێن ئیسقاط ئیدی ئەوە بە ئاشکرا ئێمە گوتومانە گۆڕان دەیڵێ کۆمەڵی ئیسلامی دەیڵێ یەکگرتوو دەیڵێ زۆربەی خۆ پێشاندەران هەروایان گوتووە ڕەنگە کەسانێکیش هەم گوتویانە با بڕوە با بڕوخێ بەڵام گرنگە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن هەتا ئەم لەحزەیە شیعاری چاکسازیمان هەڵگرتووە کەواتە بە چاکسازیەکەمان لێ تەفسیر نەکرێت بە ئیسقاط و بە ڕووخاندن ئەوە یەک دوو تۆمەتی کۆنەبوونەوە پاڵ دەدرێتە لای ئۆپۆزیسیۆن کە ئامادە نەبووە ئۆپۆزیسیۆن پرۆژەیەکی چاکسازی سیاسی دایە دەست هەردوو حیزبی حکمڕان و یەک مانگ چاوەڕێی کرد ئێستاش لەگەڵدا بێ هەر چاوەڕێین بۆ سازکردنی زەمینەیەک بۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی سێ پرۆژە 22 خاڵیەکەی ئێمە پێم خۆشە بە ئینساف و تەماشای بکەن عرب دەڵێن انظر إلى ما قال ولا تنظر إلى من قال تەماشا بکە چ گوتراوە تەماشا مەکە کێ گوتوویەتی تەماشا بکەن ئەو 22 خاڵە من پێم وایە پارتیوێکێتیش هەر کەسێ بێ چاکسازی بکە هەر دەبێ 22 خاڵە ڕەچاو بکە هەر دەبێ
هێزی پێشمەرگە ببێتە دامەزراوەیەک ئاسایش و پۆلیس هەر دەبێ دارایی ببێتەوە یەک وەزارەت هەر دەبێ ئێمە کۆمیسیۆنیشی باڵای هەڵبژاردننی بێلایانمان هەبێ هەر دەبێ دەستگایەکی نەزا هەمان هەبێ هەر دەبێ کۆمەڵێک گۆڕانکاری ڕیشەی بکرێ گەندەڵی چارەسەر بکرێت چ بکرێت چ بکرێ ئەوە 22 خاڵەکە ئەوانەی تێدا پاشەنەوە پرۆژەیە بۆ گفتوگۆ لەسەرکردن و باسی حەفدە خاڵەکەی پەرلەمان دەکرێت باشە ئەویش با بهێندرێ شتینی کەش با بهێندرێ گرنگەوەی بە ئێمە بە چاوی گومان و تەماشایەک دینەکەین وەکو هەرکە تەڕەفەوەکو خۆی هەیە ئاوە بیبینین هەنگاوی سێم کۆنتڕۆڵکردنی ڕاگەیاندن بەڕاستی لە ڕاگەیاندندا زمانی زبر زمانی هەڕەشە زمانی تەشهیر و ناوزڕاندن بەکاردێ بە تایبەت لەلایەن هەردوو حیزبی حکومڕانەوە و ناشڵێم ئۆپۆزیسیۆنیش هەڵەوکەم و کوڕینیە بەڵام بەڕاستی هەر کەسێ بە ئینسافەوە سەرنجدا هەز دەکا کە هەردوو حیزبی حکومڕان بەڕاستی زۆر زمانی زبر و هەڕەشە و گوڕەشە و ناوزڕاندن و تەشهیر بەکاردێنن کە بەڕاستی خزمەت ناکا بە ڕەوشەکە کەواتە پێویستە ڕاگەیاندن کۆڵترۆ بکرێ هەنگاوی چوارەم ئاساییکردنەوەی بارودۆخ و کۆتایی پێهێنانی ئەو ئیجراعاتانەی کە دژ بە ئۆپۆزیسیۆن و دژ بە خۆپێشاندەران کراون هەموو ئەو ئیجراعاتانە پێویستە نەهێڵدرێن ئەمجا بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە ئەوەش دیارە بە هەموو لایەک بەڵام بە تەکید هەنگاوی یەکەم پێویستە لایەن هەردوو حیزبی حکومڕانەوە بندرێ هەنگاوی پێنجەم و کۆتایی جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێم پێویستە مادام کەسی یەکەمی هەرێمی کوردستانە لە ڕووی پێگەی سیاسیەوە و لە ڕووی کۆمەڵێکی اعتیباری دیکەوە پێویستە هەنگاوی یەکەمیش ئەو بینێ و خەڵک چاوەڕێ دەکا کە جەنابی سەرۆکی هەرێم بە حکمی ئەو اعتیباراتانەی کە باسم کرد بە حکم پێگە سیاسەکەی خۆی هەنگاوی یەکەم ئەو بینێ ئەمر بکە بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە هەموو ئەو ئیجراعاتانەی کە کراون لە دژ ئۆپۆزیسیۆن و لە دژی خۆپێشاندەران هەموو ئیجراعاتانە کۆتاییان پێ بهێندرێ بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە و هەردوو مەکتەبی سیاسی پارتیوێکێتیش هاوکاری جەنابی سەرۆکی هەرێم بن و ئۆپۆزیسیۆنیش بەدەم هەنگاوەکەی جەنابی سەرۆکی هەرێمەوە بچێ لە کۆتاییدا هیوادارم یەک مڕاهانەی لەسەر ترساندن و بەکارهێنانی هێز نەکرێ برادەرانی پارتیوێکێتی ئەو زمانیان بەکارهێنا بەڵام ئەو تا ئۆپۆزیسیۆن هەر لە شوێنی خۆیەتی ئێمە میلیمتر نەچوینە دوایە ناشگونجێ بچینە دوایە آخر بۆچی ئێمە دەڵێن باش چاکسازی بکرێ خۆشیان دەڵێن با چاکسازی بکرێ ئەجامە چۆن دەست لە شتێک هەڵبگری کە خۆشیاندانی پێدادێنن ئێمە دەڵێن با گەندەڵی بێعەدالەتی نەمێنێ خۆشیان دەڵێن گەندەڵی بێعەدالەتی هەیە دەی چۆن واز لە شتێک بێنی کە خۆشیان دەیڵێن دوو هیوادارم سود لە کات وەربگیرێ کات بەڕاستی لە قازانجمان نییە چاوەڕوانی لە قازانجمان نیە بە تایبەتی لە قازانجی هەردوو حیزبی حکومڕان کە ڕۆژ بۆ ڕۆژ بێزاری و کەم و کوڕیەکان کەڵەکە دەبن و بە تەکید ئەوەی کە ئەمڕۆ دەکرێت ئاسانتر لەوەی کە بەیانی دەکرێت ئەوەی کە دوێنێش دەکرا ئاسانتر بوو لەوەی کە ئەمڕۆ دەکرێت هیوای سێمم ئەوەیە کە با کارێک نەکرێ خەڵک و جەماوەر نائومێد بێ بەڕاستی گەیشتنە بنبەست و نائومێدبوونی خەڵک و جەماوەر زۆر شتێکی مەترسیدارە من ئومێد دەکەم کارێک نەکرێت کە خەڵک و جەماوەر نائومێد بکرێ بگەێندرێتە بنبەست و هیوادارم جەنابی سەرۆکی هەرێم هەنگاوی یەکەم بنێ و پاشان هەنگاوەکانی دیکەی بە دوادا بێن دیارە ئێمەش ئەگەر هەنگاو نەرا وەکو ئۆپۆزیسیۆن بەدەمەوە نەچوین ئەو کاتە تۆپ دەکەوێتە ساحەی ئێمە بەڵام بە تاکید ئێستا تۆپ لە ساحەی هەردوو حیزبی حکومڕاندایە بە تایبەتی سەرۆکی هەرێم کە کەسی یەکەمی ئەم وڵاتەیە بڕیار بەدەست یەکەمی ئەم خەڵک و وڵاتەیە و پێویستە هەنگاوی یەکەم ئەو بینێ بە ئومێدەوە کە ئەو هەنگاوە بندرێ وهم لا يقلم قيرانا درباز بين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.